بنطلون دایوە گەنجێکی ئەرمەنیە و زیاتر لە نیوەی تەمەنی لە هەرێمی کوردستاندا ژیاوە. هاوشان لەگەڵ دایک و خوشکەکەی بۆ بینینی پێشانگایەکی فۆتۆگرافی و دیکۆمنتەری تایبەت بە پێگەی کورد لە ئەرمینیا بەشداری کردووە. بەڵێ زۆر کوردمان هەیە لە ئەرمەنستان و ئەمە جلوبەرگی ئەرمەنیە. جلوبەرگی ئەرمەنی زۆر نزیکە لە کوردی، چونکە ئەرمەنی و ئەرمەنستان و کوردستان زۆر نزیک بوون. سەرجەم ئەم بەڵگە مێژوویانە هی 100 تا 500 ساڵی ڕابردووی کوردانن لە وڵاتی ئەرمینیا و لە مۆزەخانی پایتەختی ئەو وڵاتەدا پارێزراون. ئێستا بەشێکیان لە ڕێگەی کونسوڵی گشتی ئەرمینیا لە هەرێم و باوبەشی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی هێنراونەتەوە و لە سلێمانی نمایشکراون. وەڵ ڕاستی ئەمە دەرخەری ئەوەیە کە پەیوەندێکی قوڵ و مێژووی هەیە لە بین نەتەوەی کورد و نەتەوەی ئەرمینیایە و نەتەوەی کۆنی ئەم ناوچەیە و حەزەکەم ئاماژەش بۆ بکەم کە لە ڕاستیایە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی هەمیشە هاوکاری قونسوڵخانەکانی وڵاتانی دنیا بووین کە بیان لە سلەیمانی کار بکەن و پەیوەندیشی بەهێز لەگەڵیان دروست بکەین. دەستنووسی کوردی و پەندی پێشینان و بەڵگەی مێژووی و وێنەی ئەدیب و ڕۆژنامەنووس و دامەزرێنەرانی ڕادیۆی کوردی و سەرنووسەری ڕۆژنامە و ڕۆمانووسی کوردی و دەیان دیکۆمنتی گرنگی نەتەوەی دیکە پێگەێنەری نمایش و پێشانگاکە بوون. ئەم پێشانگایە لە مۆزەخانەی سلێمانی ئەتوانم بڵێم ڕووداوێکی مێژووی گرنگە، ئەبێ لە مێژووی خۆمانە تۆماری بکەین لەبەروی ئەرمەنیەکان کۆی ئەو دۆکۆمنتانیان هێناوە کە گوزارش لە بوونی کورد لە ئەرمینیاکەن، ئامادەییان لە ڕۆشنبیری و شارستانیەت و کەلتور و هونەر و فەرهەنگی ئەو میلەتەیە ئەکەن و باسی ئەو پێکەوە ژیان و برایەتی ئەکەن کە کورد و ئەرمەن بە درێژایی مێژوو هەیان بووە. لێکۆڵەرانی مێژوو پاراستن و نمایشکردنی ئەو مێژووە بە گرنگ و پێویست ناو دەبن بۆ ئاشناکردنی مێژوو دێرینی نەتەوەی کورد بە وڵاتیانی هەرێمی کوردستان. لای هەموو توێژەرانی کورد بەداخەوە ئەم پارچەی کوردستان فەرامۆش کراوە. لەو کاتەیە بەڵگەنامەیەکی زۆری کوردی لەسەر کورد نووسراوە. بۆ نمونە یەکەم ڕۆمانی کوردی کوردێکی ئەوێ نووسیوێتی، یەکەم ڕۆمانی کوردی عەرەبی شەمۆ نووسیوێتی، یەکەم ڕۆژنامەی کوردی لەوێ بە ناوی ڕێیا تازە لەوێ دەرچووە. ئێستا بە خۆشحاڵیەوە لەم پێشانگایەدا هەردوو دۆکۆمنتەکە ماوە. یەکەم ڕادیۆی کوردی لە ئێریڤان دامەزراوە. لە میانی بەشداریکردنی کونسوڵی گشتی ئەرمینیا لە پێشانگا شێوەکاریەکەدا و گفتوگۆکردنیان لەگەڵ پارێزگاری سلێمانی بڕیارە لە ئایندەدا کاری هاوبەشی دی لە نێوانیاندا ئەنجام بدەن لە پێناو گەڕانەوەی سەرجەم بەڵگە و دەستنووسە مێژووەکانی کورد کە لە وڵاتەدان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.